بسم الله الرحمن الرحیم بەناوی بیسانی خۆشەویست هەروەک ئاگادارن یەکێک لە پڕشنگدارترین ئەستێرەکانی ئاسمانی ئەدەب و هۆنراوەی کورد شەوی جومعە 28 خاکەلێوە لە کاتێکا کە هێشتا ئەستێرەکانی پڕنووری هاوچەرخی هەروە بەردەوام بوون لەسەر ڕووناکردنەوەی دڵی هیواداران خۆی لە چاوی ئەویندارانی شاردەوە و دڵی هەزاران و هەزاران مرۆڤی بەهەستی پەژارەدار کرد. ئێمە بۆ سەرخۆشی لە مامۆستای بەرزی کورد مامۆستا هەژار هاتووینە خزمەتی تا لەم ماوە کورتەدا لە خزمەتی دابین و لە زمانی خۆیەوە سەرخۆشی ئەو سەبارەت بەم ڕووداوە دڵتەزێنە لە خەڵکی کورد بە ئێوە ڕابگەێنین. مامۆستا هەژار دیارە خۆشتان دەزانن کە مامۆستا هەژار گەرچی بەڕاستی لە دوای ئەم ڕووداوە دڵتەزێنە کەلام وایە شوێنێکی یەکجار قۆڵی لەسەر دڵی خەڵکدا نابێ قسەکردن بۆ ئێوە زۆر دژوارە بەڵام بە ناچاری کاتی بە نرخی ئەوەشمان گرتووە بەر لە هەموو شتێک لەلایەن هەموو ڕێڕەوانی خزمەت بە خەڵک و ئەوانەی دڵیان بە ئێوە مامۆستایانی بەرز خۆشە و هیوایان پێتانە واروەها لەلایەن هاوکارانی بەشی کوردی ڕادیۆ هەرانەوە لە ناخی دڵەوە سەرخۆشتان لێ دەکەین. پێم وایە لە جیاتی سەرخۆشیکردنەکەی دوعایم ئەوە بکەن کە زۆر زوو بگەم ئەمیش بگەمە ئەو پێم وا بەبێ هێمن باوەڕکە ژیانم زۆر تاڵە. خەبەری مەرجی مام هێمن وەها جێژووڕی کردم کە هۆش و بیری شێواندم جەرگ و هەناوی سووتاندم هەستێکی هێندە دڵتەزێن تزاوەتە ناخی گیانم کە زمانم لە ڕاز دەربڕینی لەنگ و کورە هیچ وشەیەکی واشک نابم کەم هەستەم ئاشکراکات. هێمن بەر لەوە شاعیر بێ و ناوبانگ دەرکە ئاواڵی لە مێژینم بوو لای مامۆستایەکمان دەخوێن لە ناو حوجرەیە کادەژیین درێژی شەو تاخە و کە لای دەکردین ڕاز و نیازی ساویلکە و منداڵانەمان پێکەوە بوو لە درێژایی ڕۆژگاردا دەرس و دەور و گەمە و گاڵتەمان وێکڕابوو بەتی توش لێک هەڵ نەدەبڕین ئەگەرچی ئەو کچەزای شێخی بورهان و باوکیشی شێخەل ئیسلام و لە بنەماڵەی سەیدی چۆڕ و بە تایفە بەناوبانگ و جێبەرز بوو منیش کوڕی مەلایەکی خۆماڵی و حەسەن خاڵی بووم و لە بابەت ماڵ و حاڵەوەش لەو کەمتر بووم بەدابوو نەریتی ئەو دەم دەبوایە دەعیەی نەهێنێ من بدوێنێ و هەر هەواڵی نەزیم و نەزیم زادان بێ بەڵام ئەوین و محەبەت هەموو لەم پەر و بەرگری لە نێواندا پەڕاند بوو. هێمن منی لە گشت ئامۆزا و خاڵۆزا و کەس و کاری خۆشتر دەویست منیش هەر بەو دڵخۆش دەبووم. لەو دەمەژڕا کە لە زینووی تازەلاوی بەو دیوار چوین و بووینە هاوبیر لە بیری ئازادی خوازی و بربەرەکانی کردنی داگیرکەرانی زاڵم و چەوسێنەوە ئەو ناوی خۆی کردە هێمن و من هەژار هەر گوێ بەگوێ و هەر پێ بە پێ بە ڕێگەی خەباتدا دەچوین پێکەوە بووین شەوگار لەبەر چرایی نەود لە ژوورێکدا دەمان نووسی شێری خۆمان نیشانی یەکتری دەدا تا هەردوو پەسەندمان دەکرد ئەو ساڕووناکایی دەدیت تێکەڵیمان گەیشتە پلە و پایەیەک وەک دوو جمک ناوەکەشمان لە زوربەی خەڵک دەگۆڕە تووشی هەر کامێکمان دەبوون بانگیان دەکرد هێمن هەژار هێمن. شەوێک حەسەنی قزڵجی کە دەگەڵمان هاومەنزڵ بوو گوتی لەو هاودەمیەی هێندە خۆشەی ئێمە سێبرا وا زەمانە حەسادەتان دەپچڕێ کە چۆن لێکمان هەڕۆژێرێ بەڵێ بەناشکوری ناڵم لێمان قەوما لە یەکتر جیا بووینەوە. خوا ئەیزانێ لە ژیانی ئاوارەیمدا تەنیا بۆ کەسێک گریا بم بە یادی مام هێمن بووە بەڵێ خەمی کەس و کار و دۆست و یارانی خۆم بووە بەڵام هەرگیز فرمێسکم لە چاو نەڕژاوە. پاش چەندین ساڵ لە کوردستانی عێراقیش گەینەوە یەک برینی دەردی دووریمان سارش کرا لەم ماوەی گەڕانەوەشدا مام هێمن هێزی گیان و هەناوم بوو 50 ساڵ دۆستی یەکتر بووین دۆستی گیانی قەت جارێکی بە قەت مسقالە زەڕەیەک دڵمان لە یەکتر نێشە لە جەنگەی ژیانی پچوچی و لاوەتیدا چۆن بووین بە پیری شەروا بووین بەڵام ئێستا بۆ یەکەم جار بەغیلی بە هێمن دەبم چۆن بەر لە من خۆی لە دەرد و داغ ڕزگار کرد منی هەژاری بەجێهێشت داخی گەورەم هەر ئەوەیە کە تازە هومێدم نەما لە سەردنیا بیبینمەوە بە فەرمایشتی مەولەوی دیدەنی دیدار کەوتە قیامەت بە هومێدم بە زوێشی زوو دووبارە تووشی ببمەوە و لەو دنیای دوور لە مردنە دیسان ئەو دۆستایەتیەمان بەردەوام بێ لە ڕاستیدا دوای هێمن دنیا لەبەر چاوم چڵەکایەکی ناهێنێ
هێمن گیان تۆ خودات لەگەڵ بێ و بە هومێدی دیدارت لە قیامەتدا کە دەچینە بەر حکمی خودایدا دەگەر. بەڵێ مامۆستا دیارە هەڵبەتە بەڕاستی هەستی ئەوە یەکجار خۆڵترە لەوەی کە ئێمە بیرمان بۆی دەچوو و دیارە ڕۆیشتنی مامۆستا هێمن تەنیا ئێمەی بەو چشنەی کە هەموو کەس دەزانێ و بە قوڵی دڵبریندار نەکردووە دیارە ئێوە لە ئێمە دڵبریندارترن هیوادارین کە خۆشەویستان هەر بۆ بمێنێ و دیارە بە پێچەوانەیە و داخوازەی خۆتان کە بەڕاستی بەحەقیشە دەتانەوێ بە دۆستی خۆتان بگەنەوە بەڵام ڕاست ئەوەیە کە کورد هێشتا هیوایەکی یەکجار زۆری بە ئێوەیە. مامۆستا هەژار دیارە خۆشتان دەزانن کە خوالی خۆش بوو مامۆستا هێمن یەکێک لە مامۆستایانی کورد بوو کە خەڵکی کورد هیوایەکی زۆریان پێ هەبوو و دەیتوانی هەروەک تا دواهەمین هەناسەی ژیانی لە کار و خزمەت نەوەستا دەورێکی گرنگ بۆ ناساندن و بوژاندنەوەی فەرهەنگ و ئەدەبی کورد هەڵبگرێ هەروەکو هەڵیگرت. ئێستاش کە بەداخەوە لەناو ئێمە ڕۆیشتووە لەناومان نەماوە تەواوی ئەوانەی کە هەستێکیان لەم بارەوە هەبوو ڕوویان لە ئێوە مامۆستایانی بەرز کردووە و تەنیا هیوایان ئێوەن. پێتان وایە ئێستا ئەرکی شاگردانی مامۆستای خوالێ خۆش بوو هێمن لەم بارودۆخەدا چییە؟ وەڵاهی بەڕاستی دەڵێن بە هەزار دەرزی گاسنێکی تێناوی هێمن کۆڵەکەیەکی یەکجار زۆر گەورە بوو لە ئەدەبیاتی کورد و فەرهەنگی میلەتی خۆیدا و پیاوێک بوو لەو شاعرانەیە کە پێم وایە لەم قەڕنەدا نازانم ئەگەر باوەڕ بکەن پێم وایە لە گۆرانی شاعرتر بوو ئەمە خەڵک بڵێمەی پاش گۆران ئیوامان نەبووە قەت شاعری وامان هەر نەبووە بەڵام دیسان میلەت ئەستێور نابێ بە ئومێدم هەم ئەگەر دەوڵەتیش ئیجازە و وەکو ئازادێکی داوێتی لەسەری بڕوا و بڕێکی زیاتر بکات پێم وایە جحێڵی وامان هەند بگەنێ و ئینشاڵڵا ئەو کەلێ نەپڕکەنەوە ئێستانا وردە بیگەرێت تەنها پیاوی فەورەن وەکو هێونی ماوە گیرکەوێ زۆر بە زەحمەتە ئومێدەوارم جحێڵی وامان پێ بگەن کە ئەو جێگایە پڕ بکەنەوە ڕێگەشیان بدرێ کە جێگاکەی پڕکەنەوە ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا مامۆستا دیارە هەڵبەتە ڕووداوەکە یەکجار بەربڵاوتر لەوەی کە بتوانین بە یەک دوو پرسیار مەودای ئەو مەیدانە ئێمە هەموو ببینین. بەڵام یەک پرسیاری دیکەشمان هەیە بە بڕوای ئێوە چاپەمەنی سەلاحەدینی ئەیوبی کە بە هەوڵی مامۆستای نەمر هێمن هاتەدی لە ماوەی کورتی تەمەنی خۆشیدا نەتەنیا زۆر کاری بە نرخی کرد بەڵکو ڕێو شوێنی بۆ داهاتووش ڕوون کردەوە چه چارەنووسێکی دەبێ و چه ئەرکێکی دەکەوێتە سەرشان؟ دەکەم ڕاستی ئەوەیە لەوەیدا من ئێستاش زۆر دڵنیگەرانم ئەمە پێم وایە ئینشاءڵڵا جێگەی پڕ بێتەوە. دوێنێ لەگەڵ کاک ئەحمەد قسەم کرد ئەو شەویش لەگەڵ خاڵەمی گوتم فکر بکەنەوە کەسێک ئەگەر هەر نیوە چڵیش بتوانێت ئیدارەکەی چاکر ڕابگەرێ ئێمەش لەولاو هەموو لایەک بۆی بنووسین مەجەلەکە لە جێگەی خۆی بمێنێ بۆ ئەو یادگارەی مامهێمنی لە بین نەچێ و خزمەتکی زۆر گەورەسی کرد ینی چاو دڵی زۆر کەسانی ڕوون کردەوە زۆر کەس کە پێیان وا بوو ئەنی لە ئێراندا ناتوانن پیا و مەجەلاتی کوردی بنووسێ شتێک ئەوە هەمووی سڕیەوە بە پاش حکوومەتی پادشایەتی 2500 ساڵت چیە ئەوە تاقە یەکەم جارێکە کە مەجەلێکی وا بە ئازادانە فۆلکلۆری کوردی و هەموو فەرهەنگی کوردی زیندوو بکاتەوە ئیجازەی درا و لەبەرەوە هەنگاوێکی زۆر گەورە بوو هێمنیش چاکترین کەسێک بوو کە بۆ ئەو شتال بژێرا بوو جاکتم دەر هەر حاڵ فکر بکەینەوە ئینسانی دیکەشمان هەن بتوانین کەسێک بێ لەوێ وەکو لابارێکی ڕاست کاتەوە و لە هەموو لای شۆ حەول بدەین بۆی بنووسین و نێڵین ئەوە لە بین بچێ ئومێدەوارم ئینشاءڵڵا پرسیارێکی دیکەم نییە نازانم جا مامۆستا بۆ خۆی قسەیەکی هەیە بۆ بە خەڵک مامۆستا بەڕاستی ئێستا زمانیشمان ناگەڕێ بۆی کە پرسیارێکی دیکە لێوە بکەین ئێوەش لە بارودۆخێکی وادانین کە بتوانن بە هەموو پرسیارەکانی ما لەم کاتەدا وەڵام بدەنەوە تکا دەکەم ئەگەر بۆ خۆتان قسەیەک و هەیە ڕوو بە خەڵک بیفەرمون. باقیدەی من ئەگەر سەراحەت قسە بکەین مام هێ من وەک دەبوو قەدری بگیرێ قەدرمان نەگرت خەڵک قەدری نەگرت
ینی کۆمەڵ دەتوانن بۆ خۆیان هەر کەسە عوزرێکیش بێنێتەوە پینەیەکی بکە بەڵام دیسان هەر ئەو تەوسیەم هەیە لە مردنیدا یادی زیندووکەنەوە نەیەڵن لە بەین پسێ و ئەگەر کەسانێکی دیکە دەدەنە سەر ڕێ و شوێنی هێمنی قەدریان بگرن قەدریان پتر بگرن بە حەقیقەت نامەوێت زۆر تەفسیلی بدەم مەبادا زۆر کەس دڵی بێشێ ئەمما پێم وایە ئەو قەدرەمان نەگرت ئێستا بۆی بەداخونە حەسرەتەوەی هیچ نەبێ نەیەڵی ناوەکەی لە بەین پسێ قەیدی ناکات هێمن چۆن ژیاوە بە ژیاوێ بۆ زۆر بەسەربەرزی ژیاوە زۆر بەسەربەرزیش مردووە قەرزی خۆی نیسبەت بە میلەتی بە وڵاتی خۆی ئەدا کرد بەڕاستی حەز دەکەم ئینشاءڵڵا خەڵک لەوەی بەولاوە تۆزێک لەوە پەشیوان بنەوە کە بۆچی قەدری ئینسانی واچاکیان نەگرتوە چونکی ئەگەر خەڵک ئاگای لێ بێت چاوێکیان لێ بکە جحێڵی زۆر چاکمان لێ پەیدا دەبن و دڵیان خۆش دێ و بۆ دڵخۆشیەوە دێن و جێگەی کوێر نابێتەوە و شوێنی دەگرنەوە ئینشاءڵڵا ئەوەش پێک دێ مامۆستا دیسان هاوکات لە گەڵەوەی کە سەرخۆشی لێوە دەکەین کە بەڕاستی پێم وایە دەبێ بەر لە هەموو کەسێ سەرخۆشی لێوە بکرێ لەوەی کە لەم کۆڕەدا بەشداریتان کرد و وەڵامی ئەم پرسیارانتان داوە سپاس و دەکەین خوایە وەسەلامتکە و ئینشاءڵڵا جحێڵی چاکمان پێ بگەن و نووسەری چاک و ومێدەوارم دەوڵەتیش پتر یاری دەبدا لەو ڕێگەیەدا ئازادی بدا بە بڵاوکردنەوەی فەرهەنگی کوردی وەکو خۆی قاعدەن بۆتە قانون قانونەکە چاک ئیجرا بکرێ ومێدەوارم ئینشاءڵڵا چاک بێت